لە چوارچێوەی پلانی گەماڕۆدانی داعش لە نێو سەنتەری شاری مووسڵدا بەرەبانی ئەمڕۆ پێشمەرگە بە پشتیوانی فڕۆکانی هاوپەیمانان لە سێ قۆڵەوە هێرشیان کردە سەر چەکدارانی داعش. دەستپێکی هێرشەکانە دەستپێکن بە لێواری زێی گەورەدا کە دەکەوێتە ناوچەی لای گوێرەوە با بڵێن لێرە دەرەچین بەلای گوێرە گەینە ئەو سەری گوێرە دیارە لێرە چەند گوندێکی لە پلانی هێزەکانی پێشمەرگەدایەوە استراتیژی ئەو دیانە ئەوەیە کە ئەو کات ئەگەر ئەم دیانە کۆنتترۆل کرێنەوە هیچ مەترسیەک نامێنێ بۆ سەر ناوچێک لە میحوەری خازر کە 30 کیلۆمەتر لە مووسڵەوە دوورە. لە کۆی دە گوندی ناوچەکە 9 گوندیان کۆنتترۆل کردەوە. ئەمە دە گونماندانەوە دە گونماندانەوە تقریبان ئەوی تریشانتەوە بۆ یە گونمانماوە وە شتێکی تریشەمە یەکەم جارە تۆپخانەی هاوپەیمانانیش هاوکاری دەکەن بژگە لە فڕۆکە ئەمڕۆ تۆپخانەش بەشدار بوو. لە ژمارێک لەو گوندانە شەڕی دەستە و یەخە و کۆڵان بە کۆڵان لە نێوان پێشمەرگە و چاکدارانی داعشدا ڕووی داوە. لە هیچ کام لە ئۆپراسیۆنانەدا سوپای عێراق بەشداری نەکردووە. ئەو گوندانش کە کۆنتترۆل کراونەتەوە بریتین لە تەلحەمید، قەرقەشە، تاخ و ستێنینان و حەمرە و ئەبزەخ و قەریتاخ و چەند گوندێکی دیکە. بەپێی ئامارەکانی فەرماندەکانی پێشمەرگە لە ئۆپراسیۆنەکەدا 2 پێشمەرگە شەهید بوون و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. لە بەرامبەریشدا بەوتی یەکێک لە فەرماندەکانی پێشمەرگە زیاتر لە 20 چەکداری داعش کوژراون. کە شەرێکی هین بوو دە سەعاتولێکی خاوەن دووسێ شەیدماندا ئێمە بریندارماندا ئەوان 6 کەسیان بە ئەسیری بەنەوە گیران و کوژیان دۆشکەی 14 و 2 بیکیسی خەناسێک فیشەکێکی زۆر هاوان ئەمانەوان دەستکەوت بوو. با کۆنتترۆلکردنەوەی ئەو گوندانە پێشمەرگە لە شارچکەی قەرەقۆشی ناوەندی قەزای حەمدانی نزیک دەبێتەوە کە 20 کیلۆمەتر لە سەنتەری شاری مووسڵەوە دوورە. ئامانجیش لە ئۆپراسیۆنەکە دوورخستنەوەی چاکدارانی داعشە لە سنووری پێشمەرگە. هێزەکانیش لە پێشڕەویدان پەنا بەخۆیانی لە ماوەی کورد ئەو بەرنامەی کە داڕێژراوە و ئەو بەرنامەی کە لەبەردەستە ئیشەڵا لە ماوەی کورد جێبەجێ دەکەین وەک خۆی بەبێ ئەوەی زیانی زۆر بەر پێشمەرگە بکێ شکر بخوا زیانمان زۆر کەمە پێشڕەویەکانش بەردەوامە. هێرشەکانی پێشمەرگە و سوپای عێراق بۆ ئامادەکاریە بۆ ئۆپراسیۆنی کۆنتترۆلکردنەوەی مووسڵ کە پێشبینی دەکرێت بەم نزیکانە دەست پێ بکات. بەرزان مەلامین NRT خازر.